بەناوی خواوەی گەورە و میهرەبان سڵاوتان دەبێت ئەو کاتە و گشتکاتێکتان خۆش و بەختەوەر بیسەرانی بەڕێزی رادیۆی زاری کرمانجی خۆشحاڵ و بەختەوەرین ئەمڕۆکەش لە ڕێگەی بەنامەیەکی نوێ بە خزمەت ئێوەی خۆشەویست و ئازیز گەیشتنەوە هیوادارین بتوانین بەرنمەیەکی بە سوودتان پێشکەشکەین بەر لەوەی کە بەرنمەکەمان دەست پێ بکەین دەمهوێ پیرۆزبایی مانگی پیرۆزی ڕەمەزانتان لێ بکەم هیوادارم مانگێکی پڕخێر و بەرەکەت بێت و ئینشاءالله بتوانین لەو مانگە لەخوای خۆمان نزیکتر ببینەوە و ئینشاءالله بتوانین ئەم ڕەمەزانەش تێپەڕ بکەین بە خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەموو خێزانەکان. ئازیزان و خۆشەویستەکان ڕێڕەوی بەرنمەکەی ئێمە هەر جارێ و بەڵێن بابەتێکی تەندروستی لەگەڵ پزیشکێک یاریدەدەری پزیشکێک ئامادەبین و بتوانین بابەتێکی تەندروستی پێشکەش بێەوەی خۆشەویست و ئازیز بکەینەوە و هەروها بتوانین لێرەوە لەو رادیۆ جوانەوە بابلێن سوودی تەندروستی بە ئێوەی خۆشەویست و ئازیز بکەینەوە هەم بۆ بەرزکردنەوەی بابلێن وشیاری تەندروستی و هەم بتوانین لە بابلێن ژیانی ڕۆژانەوان چەندین زانیاریمان هەبێت بە تایبەتی لە بابەتە تەندروستیەکان ئەمڕۆکەش وەکو بەڵێن بەرنمەکانی پێشوو ئەمڕۆکە بەڕێز یاریدەدەری پزیشکی بەڕێز هاوسەر عەبدولقادر مستەفامان لەگەڵا لێرەوە بەخێر هاتن دەکەم هەروەها پێم خۆشە لە سەرتاوە ئەگەر سڵاوێکت هەیە بۆ بیسەران و ئینشاءالله ئێمە دەست پێ بکەین بە بەرنمەکەم. زۆر سپاس سەرەتا دەستخۆشی لەکەن بەڕاستی سپاس لەو دەرفەتێک کە بە منودا بەنسبەت خۆم هاوسەر عەبدولقادر هەر کارمەندی بەڕێوەبەراتی تەندروستی سۆرانم خۆشحاڵم کە لە دیمانەیە کە باس لە تەوەری بەرنامەکە باس لە فریاگوزاری سەرەتاییە کە خۆم کەسێکم بەڕاستی وەکو مدەڕیبێک یعنی لە چاڵاکیەکان بەشدارم بە ناوی بەڕێوەبەراتی تەندروستی سۆران ئەو جێگای دەستخۆشینە بەڕاستی بەڵێ وەکو فریاگوزاری سەرەتایی سەرەتا دەمەوێت بەڵێ من بەڕاستی خۆم شانازی بە هاتن دەکەم چکە جگە لەوەی کە ئێمە هاوپیشەینە ساڵانێکەش یەکترە ناسین زۆر زۆر بەخێراتن دەکەم بەڵێ هەر بەک باسیشت لێوە کرد بەڕێز کاکا هاوسەر کە ڕاهێنەرێکی فریاگوزاری سەرەتایە ئێمە چەندین بەڵێن چالاکیەکانی بەڕێزمان لە چەندین قوتابخانەش بینیوە بەرێز دەربارەی فریاگوزاری سەرەتایی ئاماژە و با بڵێن ڕاهێنەری زۆر زۆر باشیشت هەبووە دەمان هەوێت لەو بەرنمەیەوە بزانین فریاگوزاری سەرەتایی چییە با بڵێن یان خۆت با بڵێن لە سەرەتاوە پێناسەیەکی فریاگوزاری سەرەتایی بکەین. بڵێ ئەکید فریاگوزاری سەرەتایی پێویستە هەر تاکێک لە ئێمە ینی بزانیت مانای فریاگوزاری سەرەتایی چییە و ئەو فریاگوزاریە بۆچی دەکرێت لە چ کاتێکە ئەکرێت و ئەو کەسێ بەڕاستی فریاگوزاری ئەکات چێە سەرەتا پێناسەی فریاگوزاری بریتە لەو خزمەتگوزاریە خێرایی و یارمەتی دەرانەی کە پێشکەش بە کەسی توشبوو یان نەخۆشەکە دەکرێتن تا ئەو کاتێک کەسە توشبووەکە دەگەێنرێتە سنتەرێک یان مەڵبەندێکی تەندروستی یان تا ئەو کاتێ تیمی پزیشکی ئەگاتە سەری نەخۆشەکە بەوەی چارەسەری بکات. ئەکید تۆ هەر کەیسێک هەر حاڵەتێک کە تو فریاگوزاری سەرەتایی لۆکەی مەبەستی هەیە ببوون مۆنا تۆ مەبەست ئەوەیە ئەکی چانسی ژیان زیاتر بدەیە کەیسەکە بدەیە نەخۆشەکە جا ماشەڵڵا کوردستانی خۆشمان وەکو وڵاتانێکی دوور نییە لە کارەسات و ئەو ڕووداوانەی کە ڕوئەدەن ڕۆژانە بە تایبەتی مەسەلەن کوردستان شوێنێکی شاخاویە یعنی شوێنە دوورەکان و چیایەکان و ئەو شوێنە ڕێگاوبان و ئەوانە بەڕاستی پێویستە هەر یەکێک لە ئێمە هەر تاکێک لە ئێمە شتێک شارەزاییان هەبێتن لە فریاگوزاری سەرەتایی. بەڕاستی فریاگوزاری سەرەتایی یان زانیاری وەرگرتن لەسەر فریاگوزاری سەرەتایی لەسەر تەواوەتی با بڵێن ژیان کایەکانی ژیان پێویستە مرۆڤ زانیاری لەسەر هەبێت لە هەموو بارەکانەوە چکە چەندین با بڵێن ئەوەی هەیە کە ئینشاءالله لە درێژایی بەرنامە قسەی لەسەرەکەین بەڵام بۆ یەکەم پرسیار ئامانجی سەرەکی با بڵێن فریاگوزاری سەرەتایی چییە؟ تاوان فریاگوزاری سەرەتایی چەند ئامانجێکی هەیە یەکەمیان ڕزگارکردنی ژیان و کەمکردنەوەی چانسی مردن بۆ نمونە کەسێک کە تووشی حاڵەتێکی ڕوودا و ئەبێتن
حاڵەتی نەزیفی ئەگەری هەیە دروست بی حاڵەتی مەسەلەن بۆ نمونە مزەحەفات ئەگەری هەیە دروست بی شکان دروستە بیتن سووتان دروستە بیت ئیتر ئەوە ڕووداوە مەسەلەن تۆ ئەگەر مەسەلەن ئامانجی تو ئەوەیە کە تۆ بۆ نمونە ئەو کەیسە لە چانسی ژیان زیاتر نێزیک بکەی وەک لە مردن یعنی تۆ محاوڵی خۆتی لەگەڵەکەی ئیتر ئیدیش مقدەری خوایە مەسەلەن بەڵام ئەوەی لە توانایتوە ئەچی سەرەتا طبعاً ڕزگارکردنی ژیان و کەمکردنەوەی چانسی مردنە و حاڵەتی دووەم کەمکردنەوەی ڕادی توندی توش بوون بۆ نمونە کەسێک تووشی حاڵەتێکی نەزیفی ئەبیتن باشە ئەکید لە حاڵەتی نەزیفی مزەحەفات زیاترەبی بۆ نمونە تۆ ئەگەر هاتو لانی کەم ئەگەر هیچت نەکرد بەس ئەو شوێنەی کە نەزیفە بەستیت تا گیانتە مەسەلەن بۆ نمونە فریاکەوتن باشە ئەو کەسانی کە لە فریاکەوتن دەوامەکەن بۆ نمونە دکتۆرەکان و کارمەندەکان ئیتر مشاوەش نابن ئەو کەسێک کە ئەبینن هەموو بەدەنی خین نییە تەنها یەک شوێنی بەسترایە کەواتە لێرە یەکسەر ئەوان هەوڵی چارەسەرکردنی شوێنەکەیدن ئەوە یەکەواتە یارمەتی وانیشتدا و دووەم لەو حاڵەتی کە تو شوێنت بەستی بۆ نمونە ئەو نەزیفێ دروست نەبوو ئەو کەسە دووچاری مردن نەبوو چونکە تو هەر کات حاڵەتێک کە نەزیفی بەقوە دروستەبی ئەو کەسە یەکسەر ئەگەری مردنی زیاترەبی باشە لێرە کەواتە تۆ کەیسەکەشت گەڕاندەوە یانێ حساب کە تۆ چانسەشی زیاترت داوان و یارمەتی ستاف و نەخۆشخانەشتدا بۆی کە شوێنەکەی چارەسەر بکرێت و سێم ئامانجی سێم یارمەتی زوو چاک بوونەوەی حاڵەتەکە شەدەی تەبحەن ئەتۆ کە شتانت کرد ئەکید زووتر چارەسەرەکرێت لەوەی کە تاخیر ببێتن و ستاف مشاوەش بێ و دکتۆر مشاوەش بیت حاڵەتی چارەم کردنەوەی ئازار بۆ نمونە کەسێک شوێنێکی شکاوە دەستێک قاچێک مەسەلەن هەر شوێنێک تۆگەر هاتی بۆ نمونە بەڕاگرێک بۆ ئەگەر هیچی شت لەکرد نەبوو ئەتوانی بە دارێک بە کارتۆنێک بە پەڕۆیەک بە شوێنێک بۆی ڕابگری کەواتە لێرە ئازارەکەشت بۆ کەسەکە کەم کردەوە یعنی تۆ هەر شتێک بکەی لەو حاڵەتەی فریاگوزاری تۆ یارمەتی کەسەکەتدا بە هەر نوحەک بیتن حاڵەتی پێنجەم بەڕاستی دڵنیاکردنەوەی باری دەرونی پێکراوە مەسەلەن تۆ ئەو کەسە ئیتر کە تۆ یارمەتیدا بۆ نمونە شوێنەکە نەزیف و بەستی و ینی وات لێ کرد کەسەکەت هاویشتە سەربارێکی وە کەسەکە ئیتر ناترسێتن کەواتە لە حاڵەتی باری دەرونیش دەربازت کرد کەواتە تۆ هەر کەسێکی ئەگەر نەترسا ئەکی چارەسەری باشترە کەواتە لە قسەکانی بەڕێزت یەکەم فریاگوزاری سەرەتایی ئەوەیە کە تۆ هەم جەستەی و هەم دەرونی فریاگوزاری سەرەتایی بۆ ئەو کەسە بکەی چکەی بە زۆر زار بەست بەداخەوە بیستوانە یان بینەوەمانە ئەو کەسە بەڕاستی تعادلی دەرونی ئەو کەسە شتێکەدا واو چیت لێ هاتووە لاقشکایە یان قورانێک ئەوە هەستی بەخۆیە ئەزانێت کە تووشی ڕووداوەک بووە تووشی حالەتێک بووە لەو کاتەیە ئەو کەسێک کە فریاگوزاری سەرەتایی لەوەکە ڕەنگە زیاتر ترس بداتە ئەو کەسە ئەکید زۆر جار حاڵەتی وا بووە کەسێک لەوانەیە ڕووداوەکە هەرچەند گچکەش بێتن گەورەش نەبێتن بەڵام بە حکمی ئەوەی ئەو کەسە نەیتوانیوە چۆن یارمەتی ئەو کەسە بدات لە حاڵەتی ئەوەی کە ویستیتی یارمەتی بدا ئەکید بە غەڵەتی یارمەتیدایە ینی بۆ نمونە لەوانەیە لە خاڵەتی کەمیان ئەمە حاڵەتێک ئەگەر باسی بۆ نمونە ماڵێ بکەین ئەبینی ئەکید منداڵەکان ڕۆژانە هازەڕ و ئەو شتانە ئەکەن ئەبینی شوێنێکی خۆیان ئەبڕن یا حاڵەتێکە دایکەکە بە هەموو شێوەیەک هاوار لەسەر منداڵەکە ئێکە کە ئەوە دەرونی تێک چوو یعنی ئەکید بە ئەو منداڵە مشاوەشتر بوو یان ئەگەری هەیە ئەو جارە ترسیدی بنیشی تووشی حاڵەتی نەفسی ببیت یان لەوانەیە بشلەژێ یان لەوانەیە ڕاپەڕی سەری وەشتێکی یان کەواتە تو ڕووداوەکەت گەورەتر کرد دەباتیەوە هیچ چارەسەری یارمەتی بدەیت هیوادارم بە وریاییەوە خۆشەویستەکان گوێبیستی بابەتانە بن لە ژیانی ڕۆژانەیان محاولە بکەن کە ڕاهێنانێک لەسەر خۆیان ئێمە وابزانم جەنابیشت یعنی بەڕاستی ماندووی دەستخۆشیت لە یەکەم دەگەمە وەکو ستافەکە ئەمە زۆر سەردانی قوتابخانەکانن کردیە یعنی هەدەفی ئێمە بەڕاستی تێگەیشتن و فێربوونی هەر تاکێکی کۆمەلگایە یعنی بە هەر کەسێک هەر ماڵێک فریاگوزارێکی تێدا بێت بەڕاستی یعنی ئێستاش بەڕاستی دنیای تەقەدومە یعنی تۆ ڕۆژانە دنیا لە پێشکەوتندا بە ئێمە شتێک بزانین یعنی لانی کەم ئەگەر هیچیشمان پێ نەکرێت لەسەر شقام لە ناو بازار لە مەکتب لە هەر شوێنێک کە کەسێک تووشی حاڵەتێک ڕووداوێک ئەبێتن ئەکید یعنی
شارەزایەکمان لێ هەبێتن یعنی نەوەک بەڵێ شتەکان جوانەکەی ئەو بابەتەیە کە باس لێواکەین ئەمڕۆکە کەسی خوێندەوار کەسی نەخوێندەوار کەسی باڵێن ئاسایی پزیشک هەموو کەس ئەتوانی فریاگوزاری سەرەتایی بۆ کەسەکە بکات لە حالەتێکە با بڵێن ڕووداوێکی نەخوازرا و ڕوو بدات بەڵام ئێمە دەمانەوێت بابەتە باس بکەین بۆ نمونە تایبەتمەندی ئەو کەسانەی کە لە نمونە فریاگوزاری سەرەتاییەکە یاخود با بڵێن خاصیەتەکانی ئەو کەسێکە لۆ نمونە فریاگوزاری سەرەتاییەکە ئەکید ئەو کەسەی کە هەڵدەستێت بە ئەنجامدانی کاری فریاگوزاری ئەبێت چەند سیفەت و خاصیەتێکی تێدا بێتن یعنی هەر کەسێک ناتوانێت و ئەگەر شارەزات لە شتێکی نەبی ناتوانێت بچی دەستکاری بکە و شتێکە گەورەتر بکەی بەڕاستی ئەمن زۆر جار لە سیمینارەکان وابزانم باسی ئەوم کردیە یعنی تۆ ئەگەر شارەزات لە شتێکی نەبوو نەیکەی باشترە شتێکی گەورەتر بکە یعنی لێ بگەرە با کەسەکی دی بێ یان حاڵەتەکە با بە شوێنێکی دیدا نەڕواتن طبعا یەک لەو خاصەت و سیفاتانە ئەڵێ ئەبی توانای ئەو کەسە توانای بڕیاردانی هەبێتن یعنی کەسێکی بوێر بیتن بەڕاستی یعنی ئەتۆ ئەکەر فریاگوزاری بۆ کەسێکەکەی ئەتۆ ئەگەر نەتوانی بکەی نەیکی باشترە باشە و کەسێک بیتن بەڕاستی خۆشی خۆش بووێتن یعنی لانێکەم تۆ لە شوێنێکی تو ڕووداوێک ڕوویدا ئەتو ناکرێ خۆت بە گیانی خۆت بە هەوێ مەترسی بچی کەسەکەی دەرباز بکەی یان شخصەکی دەرباز بکەیت تۆ گەر لە مناو مەترسیبی ناتوانانی کەسێکی دەرباز بکەی ئەکید سەرەتا ئەبی خۆت سەلامەت بی باشە خۆت تەندروست بی شوێنی خۆت سەلامەت بی ئەو جا بچی کەسەکەی ئەوە بکەی بۆی بتوانانی ئیشی فریاگوزاری لەسەر بکەی حاڵەتی دووەم ئەبی کەسەکی بەڕاستی لەسەر خۆ هێمن بی یعنی لە ڕووی باری دەرونیەوە کەسێکی هێمن و لەسەر خۆ بی یعنی بۆ نمونە لەوانەیە تۆ حاڵەتێک ڕوئەدا بە تایبەتی با بڵێن دەحمەک ڕوئەدا لە ناو شەقام ئەو کەسە احتیمالە سیارەکەی یا ماڵەکەی پارەیەکی زۆری پێدابێت ئەکید یعنی خەڵکی مەش ئەو شتەی هەیە کە دێت ئەبینی دەحمەکەیە یەکسەر لەوانەیە حاڵی دەرونی فولە بیت و جوونەدات و نازانم چی ئەکات و ها و حاڵەتانە زۆر دروستە بیتن یعنی حاڵەتێک ڕووداوێک ڕوئەدا سیارێک وەڕەگەڕێتن ئەکید ئەو کەسی دێتە خوارێ لەوانێ هاوار بکات جنێ و بدا یا شتێک بکە تۆ ئەگەر مەبەستت فریاگوزاریە مەبەست ئەو کەسەی کە بەهانای خەڵکەوە بچی ئەوی کەسێکی لەسەر خۆبی یعنی واللهی ئەمە زۆر جار لە تەواڕی بووینە جەماحەتی فریاکەوتن ئەزانن زۆر جار تووشی مەسەلەن لێدان بووینە تووشی جنێ و بووینە تووشی بەڵام ئەبی لەسەر خۆبین یعنی ناکری ئەمە وەکو کارمەندانی تر بین ئیتر وایە شوێنەکە وایە یعنی تۆ بی لەسەر خۆبی ئەکیت خەڵک جنێ و پێ ئەدا ئەوە بەڵام دواتر هەر پشێمانە بیت و ئازانی کەچیت بۆ کردووە بەس لە سەرەتا لە گەرمی چۆنەڵی حاڵەتی باری دەرونی و سایکۆلۆژی کەسەکە بۆی ئەو کەسی کە فریاگوزاریەکە بەڕاستی ئەبی کەسەکی هێمن و لەسەر خۆبیت وسەیەم پێویستە بەڕاستی زانیاری و شارەزایی هەبیت بۆ ئەنجامدانی فریاگوزاری یعنی کەسێک نەبی لە خۆڕات و بچی بۆ نمونە کەسێک پشتی شکاوە لاقی شکاوە تو بچی ڕاست بچی لە پشتەی بکەی و خەڵی بگرێ و لەوانەیە ئەکید ئەبی هۆی مردنی کەسەکە یعنی تو زیاتر ئەیکوژی کەسەکە چانسی مردنی زیاترەکە لە چانسی ژیان بۆیە مەفروضە ئەو کەسانێک کە ئیشی فریاگوزاریەکەن پێویستە شارەزایەکان هەبێت و بەشداری کۆڕ و سمینارەکان بکەن بەشداری ئەو چاڵاکیانە بکەن کە کەسانی پسپۆڕ و شارەزا مەسەلەن ئەوانانە ئەڵێنەوە فێر ببن ئەو کاتی ئیشەکان بکەن بەڕاستی ئەوە یەکە لە خاصەتە گرنگەکانی ئەو کەسێک کە پێڵێن فریاگوزار بەڵێ ڕووداوێکی نەخوازرا و ڕوویداوە حالەتێکی خوێنبەربوون هەیە لەو کاتەیە ئێمە پێویستی چی بکەین یاخود با بڵێن لە سەرەتاکانی فریاگوزار سەرەتایی وەکو با بڵێن بەڕێز وەکو ڕاهێنەرێک پێویستە کەسی فریاگوزار چی بکەن لە حالەتی بەڵێ سەرەتا تۆ شوێنێک ئەوە کە ڕوویدایە حادیسەیەک ڕوویدایە تۆ سەرەتا ئەو کەسێک بۆ نمونە هەڵەستی بە ئیشی فریاگوزاری کە بۆ کەسی بەرامبەر بکەیت ئەکید سەرەتا ئەبی ئەمە حاڵەتێکمان هەیە مستەڵەحاتی عالەمیە کە زۆر لە کۆڕ و سمینارەکان بەکاری دەینم پێڵێن دکتۆر ABC باشە دکتۆر ABC کە هەر یەک لەو حرفانە هەر یەک لەو حرفانە بەڕاستی کارێکە ئیشێکە لە فریاگوزاری ینی چۆن بڵێ پێ ئەوەیەکە ینی ڕێنمایەتەکان بەسەرەکەوێت دکتۆر ABC یەکە لەو مستەڵەحە گرنگانەی کە بە خەڵک بە ئاسانتریش وەرەگریتن و فێرە بیتن
پرسیارەکەی تو طبعا سەرەتا دانجەرەکەیە سەرەتا دکتۆرەکەیە دیەکەیە یعنی ئەتوو کە شوێنێک ڕووداوێت کەسێک تووشی حاڵەتەکی نەزیفێ بی تۆ سەرەتا سەیری شوێنەکەکەی بۆ نمونە شوێنە خەتەرەیە خەتەر نییە تۆ ناتوانانی لەوێ چارەسەری نەخۆشەکە بکەیت ئەکی دەبی ئەو نەخۆشە بینی لە شوێنێکی سەلامەت دای بنەی باشە ینی بۆ نمونە تو ئاگرکەوتنەوەیەکە تو ناتوانانی بچی کابرا نەزیف بووە تو بچی غار بدەی برێ وڵی لاقت لەوە ئاگرەوە ئاکید یان لەناو سیارەیەکە وەرگەڕایەت و ئەکید ئەبی لەناو سیارەکە بینیە دەرێ یعنی شوێنێکی سەلامەت دای بنێ بە ئەو جابزانانی چی بۆ ئەەکەی مەسەلا یەکەم هەنگاو لە شوێنی خەتەر بەڕاستی دەهینە شوێنێکی سەلامەت ئەوە یەکە لە خاڵەکانی فریاگوزارێ و حاڵەتی دووەم ئەو جا سەیرەکەی بۆ نمونە قاچێکی شکاوە نەزیفی هەیە یا هەر شتێک دەتوانانی بە شێوەیەک ڕاگری بۆ بکەی مەسەلەن بۆی حرەکەی زۆر نەکات چونکە لە هەر حاڵەتێک مەسەلەن شکان بەڕاستی کە دروستە بی لە مرۆڤ ئێسکەکانی وەکو چۆن بڵێ وەکو چەقۆهایە باشە تیژە یان ئەگەری هەیە بۆ نمونە تێندن و دەمارەکان ببڕێتن ئەو حاڵەتانە دروستەکە وەکو ئێسکی منداڵی نیە ئێسکی منداڵی ئەکید فەرقی هەیە بۆ نمونە هەر پێڵێن گرینستێکە هەواتە داری تەڕ یعنی چۆن دارێکی تەڕەتەوە بچەمینیەوە لەوانەیە نەشێتن هەروەکو ئەوەی لەناو یەک دێتە دەرێ و دەتوانێت هیچ خەتەریاتی نییە بەڵام ئێسکی گەورە گرینستێک نییە بەڕاستی ئەوە هەر شکا فراکچەر بوو وەکو چەقۆی لێ دێتن ینی نایفە بێتن بۆیە پێویستە لەو حاڵەتانە ڕاگرێک شتێکی بۆ دابنێن بەوەی زیاتر یارمەتی نەخۆشەکە بێت تا ئەگەینە شوێنی مەبەست ئەو جا فریاکەوتنی هەر مەڵبەندێکی دکتۆر ABC ئێستا باڵێن حرفی دیمان باس لەوە کردونیە بابەتەکانی دیکە زەحمەت نەبێت بەڵێ طبعا سەرەتا وەکو باسم کرد لە مستەڵاحەکەی دکتۆر ABC دکتۆر ئەوە دانجەرەکە بوو کە باسمان کرد ئەو کەسەمان لە شوێنە خەتەرەکە دەرێنا ئارەکە ڕیسپۆنسەکەی بۆ نمونەوە کەسێک تووشی ڕوودا بووە لە شوێنێکە تۆ ئەو کەسی دێنیە شوێنێکی سەلامەت کەمە دکتۆرەکەمان جێبەجێ کرد ئەو جادێن بزانین ئایا ئەو کەسە ئاگای لە خۆیە ئار دکتۆر ئارەکە بزانە ڕسپۆنسی هەیە یانیتی ئەوەی ڕسپۆنس ئەوە کرایە ئەو جادەی مەسەلەن بۆ نمونە بەدەستی خۆت بە بانکردن بە هەر شێوازێک لەوانە تۆ بانجی نەخۆشەکە ئەەکەی بانجی کەیسەکە ئەەکەی بەس بزانین ئایا ڕسپۆنسەکی هەیە یانیتی بڵێ ئەو حاڵەتی دووەمی بوو کە پێڵێن ئار ڕیسپۆنسەکە بیستە خۆشەویستەکان ئاگاداری ئەو بابەتە بنکەواتە لە دووەم هەنگاو ئەوەیە ئێمە دڵنیا بینەوە لەو کەسێکە کە ئەگەر قسەی لێگەڵ ئەەکەیان ئەوەتە جوابێکی هەیە بەڵێ هیچ حرەکەیەکی هەیە یانێتی لە حاڵەتی سێم کە ئێکەیە ئەیروەیە طبعاً گرنگترین شت لە مرۆڤ چییە هەوایە ینی ئەیروەیە ئەو شوێنانێکە هەوای بۆچێ تۆ سەیری بۆ نمونە ناودەوی و لووتیەکەی لەو حاڵەتە چونکە لەوانەوە حادیسەیە ئەگەری هەیە شەوی لاگی شکابێ ئەگەری هەیە بۆ نمونە منتیقەی ناودە و ئەوە هەوای بۆ نەچێتن تۆ بە هەموو شێوەیەک سەرەتا سەیری ناودەویەکە یان دەدانی شکابێ یا شتێک تۆ بێتە ناو ئەوەی تۆ ڕێڕەوی هەوایەکی بەڕاستی خاوێنەکەیەوە ینی یەکەم شت کە بیکەی بەڕاستی ئەو کە زۆر مهمە هەوای ئەدەیە نەخۆشەکە یانی چۆن هەوای بۆ بچیت چکە گەر هەر کەسێک هەوای بۆ نەچی ئەکید ئەمرێتن بۆیە هەوا زۆر مهمە زۆر گرنگە تۆ ڕێڕەوەکەی بۆ ئۆکێەوە ئەوجا دکتۆر ئەیەکە هەوایەکەیە باشە بەڵێ لەو کاتەیە لە نمونە کەسی فریاگوزار پێویستە چی بکاتن لەو کاتێک کە پێویستەکە ناودەوی خاوێن بکات و ئەو جا یەکسەر دێسەر حاڵەتی چارەم کە بیەکەیە بە بزانین ئایا برێتنگ هەناسەی هەیە یانیتی باشە سەیری سنجەکەی سەیری بۆ نمونە دەتوانێت ها بەلوتی خۆت یان بە ئەوەی خۆت نێزیی بێ ساحەمەلی بە جوانتر بۆم شەرحکردن بەڵامە ئینشاءالله و حاڵەتی سێمیش کاردیاک بەمانای سێرکولیشن سوڕی خۆی پەسی خوێنە بزانین ئایا ئەو کەسە بۆ نمونە پڵسەکانی خۆی لێ ئەدا لێدانی دڵیتەوە و مەزبوطە یا مەزبوط نییە لەر حاڵەتێک بۆ نمونە ئەگەر لەو پێنجانە هەر هیچیان نەبوو ئەو کاتدەی مەجبوری CPR لۆەکەی CPR کە پێڵێن تەنەفس سناحی بۆ نەخۆشەکە ئەکرێتن ئەوی شوێن هەتا شوێن تەفەن جیاوازی هەیە ئەکید ئەو کەسێک کە تۆ CPR لۆەکەی ئەبێ شوێنێکی ڕاست بێتن شوێنێکی ڕق بێتن و نەخۆش لەسەر پشت درێژ بێت هەر وەکو حەمەلیانەی کە لە دەورەکان باسی ئەەکەین
چونکە ئەو شوێنەی کە تو بۆ نمونە لەو حاڵەت تۆ لە بازاڕی لەوانێ ئەم بۆ باگت پێ نەبێ لەوانێ ئەو شتانە بۆ نمونە لە زەحمەت بێتن وەکو خستەخانە نییە تۆ لە ناو فریاکەوتن هەموو ئالاتەکانت لایە ها دەتوانانی ئاسانتر ئەتۆ یارمەتی نەخۆشی بدەیت دیسی شۆکت لایە هەر شتێکت لایە طبعاەکەیت لە شوێنێکی چیایی لە دەرەوە لە بازار لەو شتانە لەوانێ ئەو شتانە نەبێتن زەحمەت بێ هەرچەند لە هەموو وڵاتەکان شتێکی زۆر جوان هەیە کە باگدێکی شۆپێک هەیە لە هەموو مارکێتەکان هەیە چونکە خەڵک لەوێ وەکو دراست فریاگوزاری ئەخوێنن لەر حاڵەتێک ئەگەر لە دکتۆر ئەیبیسیەکەی تێپەڕی ئەو کەیسە وەڵامدانەوەی نەبوو ئەکید ئەو باگدێکی شۆپکە بە دیواری وەیە مەسەنە هاوکو حەریق و ئەوانەوەیە یەکسەر پەنای بۆ ئەبەن غار ئەدەن دایانێن شتەکە سیف کرایە بۆ نمونە ڕەجەی کارەبایەکەی سیف کرایە ئیدیلید و لەزگەیە لە سینجی ئەدەن شوێنەکان دیاری کرایە ئەو کەس ئەتوانی کە هەر بە پەنجەی خۆی بۆ نمونە لە دوای ئەوەی کەس هەناسەی دەستکردی بۆ کرد ئەو کەیسە هەر نەهاتەوە یەکسەر کارەبایەکەی بەزەبت شۆکی لێدات ئەکید ئەوەش ئەمەلی هینانەوەی نەخۆشی تەبهەن چانسی ژیانەوەی دیش قەدەری خوایە دێتەوە یان نایەتەوە بەڵام ئەکرد چانس ینی هەموو هەوڵێکەدا بۆی چانسی ژیان بداتە کەیسە لە کاتی بابڵێن خوێن بەربوون بەڵێ لەو کاتەیە فریاگوزار پێویستە چی بکاتن خوێن بەربوون هەتا خوێن بەربوون فەرقی هەیە بۆ نمونە خوێن بەربوون ئەکید لە هەموو خوێن بەربوونێک بەستن ئەساسە ڕێگریکردن لەو خوێنێک بزەبە ڕێگریکردن لەوەی بۆی مزاحفات دروست نەبێتن توشکە تۆ ئەگەر ئەو کەیسە هەر خوێنی لە بەڕۆیی ئیدی هەر لەوانەیە هەر تۆ نەتوانی بیگەینێ مەڵبەندێکی تەندروستیش بۆیە باشترین حال بۆ مەسلەی خوێن نەزیف بوون ئەکید بەستنە بەڵام بۆ نمونە ئەگەر شوێنێک شکانی تێدا بوو ئەو جانەزیفیش بوو هەر وەکو وتم مەسلەی شکانی ئێسک ڕوویدا ئەبێ ڕاستکردنەوەی ئێسکی بۆ بکەی ئەبێ شوێنەکە سابت بینابێ ئەو کەسە حرەکەی بکە ئەو جاوەستنەکەشی بۆ بکە بەڵێ با بابەتێکی کۆمیدیش لەو ناوە باس بکەین بەڵێ ئەڵێن کەسێک نەخۆش بووە بەڕاستی ئەو برادەکان هاوپێشەکان ڕەنگە لە تەواریەوە بابەتیان کەسێک نازان دەستی شکا بوو لاقشکا بوو تووشی ڕووداوێکی هات چ بوو لە عایلەکە 5 نەفەر لەگەر ئەو کەسەی سواری سارێ بوون هەتا گیاندیتیانە تەواری یعنی ئەوەش بەڕاستی کێشەگرفتێک دروستەکە ئەوە نوکتە نییە بەڕاستی ئەوە ڕاستیە واقعەیە چکە من خۆم بەرپرسی تەواڕی بووم ماوەی نێزیک ساڵۆنی و 2 ساڵێک بەرپرسی تەواڕی بووم لە خستخانەی ئاشتی بڵێ حاڵەتی وا زۆر بوو بەداخەوە یعنی ئەبی هۆشیاری هەبیتن لە ناو کۆمەلگای ئێمە بەڕاستی شکر بۆ خۆی ئێستا ئەمە ساحبی بەڕێوەبەرایەتێکی گەورەین یعنی ساحبی خۆبەڕێوەبردنین حساب کەمە وەزارەتێکین بەڕاستی ئەمە ئەتوانین بڵێن دەوڵەتێکین دەستخۆشیان لێکەین بەڕاستی دەستخۆشی لە دکتۆر کامەران بەڕێوەبەری تەندروستی گشتی سۆران کە ویستی بەڕاستی کە ماوەی هات تەکانێکی بە تەندروستیدا کە ئەوەی نازانم زۆر شتی کرد کە نەئەکراخ ینی وەکو خەونێک وا بوو یعنی زۆر شتی بۆ تەندروستیەکان کردو بۆ هەتا بنکەکان یان بنکەکان هەمویان وەکو نەخۆشخانەی لێ کرد دەستخۆشی لێکەم بەڕاستی لێرەوە وەکو ئەو نکتەی کە باست کرد بڵێ وایە ڕاستە یعنی بەداخەوە ئاستی هۆشیاری ئەبی دەستگاکانی ڕاگەیاندن ئەبی ئەمن زۆر جار باسم کردیە ینی بەڕاستی پێویستە سۆران ینی تەندروستی سۆران کەناڵێکی تایبەت تەندروستی سۆرانی هەبێتن کەناڵێکی تایبەت بەخۆی هەبێت بۆی بتوانن هەموو چالاکیەکانی مەسەلەن بۆ نمونە ئیدارەی سەربەخۆی سۆران چاڵاکی تەندروستیەکان بەڕاستی پیشەیەکان فێرکاریەکان یعنی ئەو شتانە زۆر جوانە ینی من هیوادارم ئەو شتە بکرێتن ئەکید ینی زۆر حەزەکەم لە باتی ئەوەی بۆ نمونە هەر کەسێک و لەلایەک شتێک حرسکا و چاڵاچێک حرسکە نا با کەناڵێک هەبێتن ینی هەموو شتەکان لەو کەناڵە کۆ بکرێنەوە بەڕای من هەیبەتێکی گەورەتریش بە دەبەرەکە ئەدات و بابەتێکی زۆر زۆر گرنگە ڕاستی تەواوکردنی خاڵەکەت ڕاستەکە ینی حاڵەتێکی وا زۆر هەبووە باوەڕ بکە من وێنەم لایە ینی زۆر جار بە منیانە گوت چکە من کە هاتمە فریاکەوتن ئەمن یەکێک بووم لەوانەیە کە ئەو فلکەی لە ناو تەواڕی دروستکرا زۆر جار لەوانە جنێویشان پێدا بم لەسەر هەندێ بەڵام ئەوە بیرۆکەی من لەوەی چ بوو وەکو ڕۆژ ئاوای لێ بکەم بۆ ئەوی سیارە لەوێ ڕاوەنەستی باوەڕ بکە وێنەم لایە وێنە یعنی سیارە هاتیە
هاتیتە ژۆرەی لە تەواڕی ئەها دەرکەی ئاشتی ناو تەواڕی بەخوای دەرکە بە سیارەی بوویتەوە یعنی لە موزی سیارەکەی ڕاست بە دەرکەی وەنایە یەکا کاخ ینی ئەبی شعورت هەبیتن ینی ڕێزم هەیە بەڕاستی ینی زۆرە خەڵکێک بەداخەوە ینی فکر لۆ هیچ شتێکی گوتم کاکە سیارەی دێنێ ژۆرە ینی خۆت سیارە داخل نەکرێت و نەخۆشە داخل کرا ینی حاڵەتانە هەبوو بەداخەوە بە تایبەتی لە فریاکەوتنەکان چونکە بەڕاستی ڕەنگە ده حالەتی ڕووداوی نەخوازرا لە یەک کاتا سەردانی تەواری بکەن پێویستە ئێمە بەس بیر لە نەخۆشی خۆمان بەس بیر لە ڕووداوی خۆمان نەکەینەوە لەو کاتەیە بیر لەوە بکەینەوە کە ڕەنگە چەندین کەس وەکو ئێمە باڵێن لە حالەتێکی خەتەر داوێت چونکە بەڕاستی کەسانی کە سەردانی باڵێن تەواریەکانەکەن بە تایبەتی باڵێن فریاکەوتنی نەخۆشخانەکان ئەو کەسانان کە ڕووداوی نەخوازراویان باڵێن لە حالەتی مردن و ژیندان کەواتە ئەم زانیاری بە هاوڵاتی خۆشەویستەکان دیسانە دووبارە هاکەینەوە کە پێویستە گرنگی بۆ بابەتە بدەن و وشیاری خۆیان بەرز بکەنەوە بە تایبەتی لە باڵێن سەرداریکردن بۆ نەخۆشخانەکان بە تایبەتی بەشی فریاکەوتن کە پێویستە هەندێک ڕێنەمایی هەنا جێبەجێ بکرێن. کاکاوسەر باسی فریاگوزاری سەرەتاییت کرد کەسی فریاگوزار پێویستە تایبەتمەندی هەبێت یاخود باڵێن هەنگاوەکانی دکتۆر ئەیبیسیت باس کرد کە لێرەیە گرنگیەکی زۆر زۆر تایبەتی هەیە ڕەنگە کاتی بەرنامەشم نەبێت بەڵام پێم خۆشە لەو بابەتەوە کە نزیکە بینەوە بە باڵێن وەرزی گەشت و سەیران لێرەیە ئامۆژگاریت بۆ هاوڵاتیان چیە بە تایبەتی ئەو کەسانی کە خوا نەخواستە و لەو ڕێگەیە تووشی ڕووداوێک ئەبن با بڵێن پێویستە لە گەشت و سەیران بە تایبەتی کە زۆر خێزان و با بڵێن گەشتی خێزانی زۆرە بیتن ئایرە زۆرە بیتن سەردانی شوێنەکانەکەن بەڵێ ڕەنگە نەفت لەگەڵ خۆیان بمەن منداڵ با بڵێن لە دەبە بکەن منداڵ نەفتەکە بخواتەوە لەو کاتەیە پێویستە با بڵێن فریاگوزاری سەرەتایی لۆ بکرێتن بە تایبەتی بەگشتی دەمەوێت باسی با بڵێن گەشت و سەیران بکەین گرنگی فریاگوزاری سەرەتایی لە گەشت و سەیران. طبعا مەسلەی بەهار و فەسڵی بەهار و ئەبیتە هۆی وەرزی گەشت و گوزار و ئەو خەڵکانەش طبعا بۆ ئیسراحەت و خۆش و کات بەڕێوکردن ئەکید ئەچنە شوێنە چیایەکان لە شوێنە چیایەکانش ئەبی ینی چاوەڕێی ڕووداو ببین یعنی ئیتر مرۆڤیژین یعنی ئەبی هەر چاوەڕێی هەر ڕووداوێک ببین کە لە شوێنە چایەکان بە تایبەتی جاوەرگەڕانی سیارەیە ڕێگا و بانە ئیزدیحامە بۆ نمونە پێوەدانی مارە یا هەر شتێک لەو بابەتانە کە ڕوو ئەدەن بەڕاستی بۆیە هیوادارم ئینشاءالله هەمومان هەر لە بەڵام نسیبەت دوور ببین بەڵام ئیتر دی مقدەری ژیان وایە یعنی ئەبێ هەر یەکەمان شتێکمان هەر بەسە بێتن بەنسبەت ئەوەی بڵێ ئەکید پێویستە مەسەلەن مقەیەد بین لە هەموو شتێک سەرەتا پێش هەموو شتێکی ژینگە بپارێزن ینی خاوێنی ژینگە بپارێزین دواتر تۆ خۆت ئامادە ئەکەی بۆ سەفرەیەک یا هەر شتێک مەسەلەن هەر وەک جەنابدامەژەت پێدا مەسەلەی نەفت و کردنی لە ناو دەبەی بیپسی و ئەوانە بەڕاستی هەڵەیە ئەو شتانە ئەکید هەر شتێک بە شتی خۆیەوە جوانە تۆ بۆ نمونە نەفت بۆ لە ناو دەبەی بیپسیەکەی ئەکید لەوانەیە کەسێکی گەورەش لێ هەڵە بکات و بخواتەوە وەنیا یان بۆ نمونە مەسەلەن هەندێک ئالاتەیە هەندێک دەستگا هەیە تۆ ئەبی بپارێزی لە دەستی منداڵ و لە دەستی ئەو کەسانی کە بتوانن بەکاری بێن بۆی زیاتر دوور بین بەڕاستی لە ڕوودا و کێشەکان ئەوەی تریشکە باسم کرد ینی هەوڵ بدەین هەر تاچێک لە ئێمە بەشداری کۆرسەکانی فریاگوزاری بکەین بۆی هەر حاڵەتێک کە ڕووداوێت کە دروست بیتن لە ناو خێزانەکان بەڕاستی کەسێک شارەزایی هەبێتن لەوەی کە بتوانێت یارمەتی ئەو کەسە بدات یارمەتی ئەو حایلە بدات بەڕاستی لە حاڵەتی لە سەرەتای بەرنامەش باسم لێوە کرد کاکاوسەرکە بەڕاستی خوێندەوە نەخوێندەوە ژن پیا و کچ کوڕ زۆر ئەوانە هەمویان ئەتوانن تاکێکی فریاگوزاری سەرەتایی بن بەمەرجێک کە زانیاری لەسەر بابەتەکانی فریاگوزاری سەرەتایی وەرگرن کەواتە هاوڵاتیانی خۆشەویستی دەڤەری سۆران بە تایبەتی دایکان و باوکان پێویستە کەسی فریاگوزار بن کەسێک بن کە ڕێنەمایی بابڵێن فریاگوزاریان هەبێت لە لای خۆیان و بتوانن جێبەجێ بکەن بتوانن نەوەیەکی وا پەروەردە بکەن بابڵێن پەروەردەیەکی وا بدەنە منداڵەکانیان کە بتوانن کەسێکی بابڵێن کەسێک بن کە بتوانن لە بابڵێن ژیانی ڕۆژانەیان کەسێک بن لە هەموو بابەتەکانی ژیانیان فریاگوزاری سەرەتایی بزانن چونکە بەڕاستی بابەتێکی گرنگە لە ژیانی ڕۆژانە ئەکید وەڵاهی ناڵێ من زۆر جار باسەکەم ئەڵێم
خۆزیێ بەنهەج بەهەیە تەڵەبە مەسەلەن بیتوانی بە لە ئاستی ڕەوزە و ئاستی ئیبتیدایی بەڕاستی دەرسیان هەبایە لەسەر فریاگوزاری هەرچەند ئیشەڵڵا ئێمە بەپێی توانە یارمەتیان نەدەین ینی درێخین نەکردیەوە بزانم جەنابەت شایەدی ئەو بابەتەی ئەوەی پێمان کرابی لە تواناماندابێ مەسەلەن کۆڕ و سیمینارمان بە مامۆستایەکان کردووە تەمان و مامۆستایانە هەر مامۆستایەک لە مەکتەبێکەوە هاتووە یان هەر قوتابیەک لەوانە ئەندامی حایلەیەک ئەندامی خێزانێکە یعنی ئیشەڵڵا بە هاوکاری تەندروستی سۆران و ئیدارەی سەربەخۆ ئەوانە ئیشەڵڵا ئەوەی بتوانین و لە تواناماندابێ ئەیکەین ئیشەڵڵا بۆ زیاتر خزمەتکردنی ئەو خەڵکە دیارە با بڵێن پێشکەشکردنی سمینارەکان با بڵێن ڕێکخستنی خولەکان بۆ ئەوەی کە با بڵێن چەندین کەس بە نوێنەرایەتی قوتابخانەکان لەو با بڵێن مەنهەجانە بەشداریەکان ئەو کۆرسانە فێرە بن ئەو بابەتانە فێرە بن کە بابەت با بڵێن باسە کرێ لەو سمیناراتە ئەمانە ئینشاءالله ڕۆ لە خۆیان بجێڕن بتوانن نوێنەرایەتی با بڵێن ئایلی خۆکەن نوێنەرایەتی قوتابخانەکەی خۆیان بکەن بەو شێوەیە فریاگوزاری سەرەتایی با بڵێن بەو شێوەیە گەشە ئەکات و ئەبێتە بازنەیەک بۆ ئەوەیکە بتوانین لە کاتی ڕوودانی با بڵێن ڕوودانی ڕووداوێک ئێمە بتوانین باشترین خزمەتگوزاری پێشکەشە و کەسە بکەین چونکە بەڕاستی ئەوەی کە باسمان لێوە کرد ئەو بابەتە ئەو 5 دقە ئەو 3 دقەی کە ئێمە لە بەردەستماندایە کە بەڕاستی بە کاتی زێڕین تۆمارکرایە کە ئێمە ئەتوانین ژین بدەینە ئەو کەسە ژین بدەینە ئەو کەسە ئێمە ئەتوانین لە کاتی باڵێ ئەو دەدەقیکە لۆ نمونە سیارە ئەگاتە شوێنی ڕووداوەکە ئێمە هەتا سیارە ئەگا توانین هاوکاری ئەو کەسە بکەین کە لە مردن چانسی ژیانی پێ بدەین دەست خۆشبی زۆر زۆر جێگەی شانازی ئەمەیەکە ئەمڕۆکە بەشداری ئەو بەرنامەیەت کرد ئەم دەمەوێت لە کۆتایی یاگەر ئاماژەیەک هەبێت هوشیارەکەت هەبێت لە هاوڵاتیانی خۆشەویست کە ئێستا گوێبیستی ئێمە یان خۆت با بڵێن ئامۆژگاریەکەت هەبێت لە کۆتایی بەرنامە وڵڵاهی ئامۆژگاری من بەڕاستی ئەوەیە ینی بە هەوڵ دەین هەمومان فریاگوزارێک بین یعنی هەمومان دکتۆرێک بین چونکە بەڕاستی ئەو ئیشی فریاگوزاری نەکرد ئیشی فری زۆر بە ئیشی طبی بەڕاستی ئەتوانم بڵێم هەمووی حەمەلیە یعنی کابرا هەیە بۆ نمونە ئەبینی لەوانە هیچ خوێندەواریشی نییە بەڵام زانایەکە لە برین پێچانەوە لە دوورینەوە لە دەرزی لێدان لە ئەوە چونکە مهنەی طبی وایە سچی طبی وایە بەڕاستی حەمەلیە یعنی تۆ توانی ئەگەر هیچ شەهادەشت نەبی بڕوانامەشت نەبی و زۆر کار هەیە توانی بیکەی بەڕاستی بۆیە حەزەکەم بەڕاستی لە دڵەوە هەموو تاچێک لە ئێمە هەموو کەسێک لە ئێمە فریاگوزارێک بێت فریاگوزاری تەنها بۆ خزم و دۆست و کەس و کار نەبێتن ینی بە ئەمە لەو چوارچەوەی تەشی نەکەینەوە فریاگوزاری بەڕاستی مرۆڤایەتیە یعنی تۆ ئەو کەسێک کە یارمەتێدەی نازانی ئەو کەسە مسلمانە جوولەکەیە مەسیحە مۆسا هەر کەسێکە ژنە پیاوە بۆ نمونەها ئەدیانە هەر ئەدیانێکی ترە یا هەر زمانێکی ترە بۆ ئەتوانین بەڕاستی یارمەتێکی تەواو بگەێنین بەو زانینی چەند خاڵی کە پێڵێن فریاگوزاری ئینشاءالله بتوانین لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە ئەو ئاماژە جوانانێکی بەڕێزتدا ئەو کۆرسێک کە بەڕاستی فێرتکردن ئینشاءالله بتوان لە ژیانی ڕۆژانیان زیاتر زانیاری وەربگرن بەشداری چالەکەکان بکەن بەشداری سمینارەتەکان بکەن کە تەندروستی ڕێکی دەخاتن ئینشاءالله بتوانین زیاترین سوود و زانیاری پێشکەش بە هاوڵاتیان بکەین و ئەوانش بە هەمان شێوە خولیایی ئەوەیان هەبێ حەزی ئەوەیان هەبێ کە فێری زانیاریەکان بن بە تایبەتی بابەتە تەندروستیەکان کە بەڕاستی هەڵی تەندروستی ڕەنگە لە زۆر خێزانەکان ڕووی دابێ کە بەڕاستی ئەوان ببنە هۆکاری ئەوەی با بڵێن زیاتر ئەو نەخۆشیە یان خود کاریگەریەکانی زیاتر بێ لەسەر ئەو کەسە کەواتە ئەرکێکی ئەخلاقی وجدانیە کە ئێمە لە کاتی فریاگوزاری سەرەتایی بۆ ئەو کەسێکە بەڕاستی تووشی ڕووداوێت بووە ئەیکەین بیر لەوە بکەینەوە لەو کاتێکە با بڵێن ئەو فریاگوزاریە پێشکەش بە ئەو کەساکەین با بڵێن ئێمە وجدانمان ئێمە ئەخلاقمان ڕێگەمان بەوە ئەدا کە هاوکاری ئەو کەسە بکەین ڕەنگە ئەو کەسە نەناسین ڕەنگە کەسێک بیتن دینی لەمێ جیاوازبی ڕەنگە ڕەگەزی لەمە جوایزبی کوڕک بی کچەک بی تووشی با بڵێن ڕووداوێکی هاتوچوو ببی تۆ یەکەم کەسی کە بەسەر ئەو با بڵێن کێسەدا ئەچی
کەواتە پێویستە فریاگوزاری سەرەتایی پێشکەش بۆ کەسە بکەی و لە مردن دەربازی بکەیت چونکە هەر وەک باڵێن کاک هاوسەریش باسی لەوە کرد ئێمە کاتی زێڕینیمان لەبەردەستەیە کە ڕەنگە تۆ تەندروستی بۆ ئەو کەسە بگەڕینیەوە ڕەنگە شانسی ژیان بدێ ئەو کەسە. ئازیزان و خۆشەویستان ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆکە بەڕێز پەرستاری پێشکەوتوو کاک هاوسەر لەگەڵمان بوو هەندێک بابەتی دەربارەی فریاگوزاری سەرەتایی باس کرد. ئینشاءالله ئەگەر دەرفەتمان هەبێت لە بەرنامەکانی داهاتوو بتوانین ئەو بابەتە بە عەمەلی پێشکەش بە بیسەرە خۆشەویستەکانمان بکەین بۆ ئەوەی کە با بڵێن زیاتر ئەزمون وەربگرن زیاتر زانیاری وەربگرن لەو بابەتەوە بتوانین کەسی فریاگوزاریمان زۆر بێت لە بە تایبەتی ئیدارە سەر بەخۆی سەران. جارێکی دیکە بە خێراتن دەکەین زۆر زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کە لەگەڵمان بوون هەروەها ئێوەی خۆشەویست و ئازیزیش کە ئەمڕۆکە لە بەرنامەکەمان بەشدار بوون. ئینشاءالله بتوانین ئەو بەرنامەیە زانیاری زیادی بە ئێوەدا بێت و بتوانین لە ڕێگەی ئەو بەرنامانە تەندروستی باشتر بدەینە یعنی زانیاری زیاتری تەندروستی بدەین بە ئێوە و هەروەها ئێوە دەوڵەمەند بکەین بە بابەتە تەندروستیەکان. دەستان خۆش بێت کە لەگەڵمان بەردەوام بوون کاتان بە ئێمەدا ئینشاءالله دەرفەتمان هەبێت لە بەرنامەکانی داهاتووش بتوانین لە خزمەت ئێوەی خۆشەویست و ئازیز دابین. بەخوای گەورەتان ئەسپێرین ماڵاوە.